لە ڕۆژی 1 مانگی 2020دا یەکەم حاڵەتی ڤایرۆسی کۆڤید-19 ناسراو بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا تۆمار کرا. سەر ڕێقەیرانە دارایی و سیاسی و ئەمنی و تەندروستیەکان بەرپرسانی تەندروستی دڵخۆشن بۆی بە هاوکاری هاوڵاتیان و بە بەراورد بە زۆرێک لە وڵاتان توانراوە تا ڕادەیەک دۆخەکە کۆنتڕۆڵ بکەن. بەپێی داتاکانی حکوومەتی هەرێمی کوردستان تاکوی ئێستا زیاد لە 107,000 حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمەکەدا تۆمار کراوە کە لە نێویاندا زیاد لە 102,000یان چاک بوونەتەوە، زیاد لە 3,500 کەسیان گیانیان لەدەستداوە و 1,200 کەسیان لە ئێستادا توش بوون. ئێمە بیرمان نەچێ ڕاستە ئێمە توانیمان نەوعەنما کۆنتڕۆڵی دۆخەکە بکەین و ئەوەی لە توانامانە بوو جێبەجێمان کرد، بەڵام ئەمە هەمووی لەسەر ئەرکی قورسی ئەتوان بڵێم کارمەند و پزیشک و لە یەکەی ئیداری و کارگێڕی و تا کارگوزارێکیش بووە کە ڕەنگە سەرڕای نەبوونی موچە قەیرانی دارایی ئەو شعورە ئینسانێتەی لەوانە وای کرد کە بتوانین ئێمە دۆخەکە بەو شێوازە کۆنتڕۆڵ بکەین، چونکە باوەڕکە ئەگەر پاڵنەرێکی ئاینی ئەتوانم بڵێم ئینسانیت مرۆڤایەتی نەبووە ڕەنگە لە وڵاتانی کە بە هیچ شێوازێک نەیانتوانێت سەرڕای نەبوونی موچە و قەیران خەڵک لەنا ئەو سنتەری کۆرۆنانە بەردەوام بن لە خزمەتکردن. لە کاتێکدا بەهۆی کێشەکانی نێوان هەولێر و بەغداد لەسەر پرسی بودجە و موچە هەرێمەکە بۆ چەند ساڵێکە بەدەست قەیرانی داراییەوە دەناڵێنێت، سەپاندنی کەرەنتین و کاریگەری ڤایرۆسەکە لەسەر ئابووری هەموو جیهان و ناوچەکە دۆخی دارایی هاوڵاتیانی خراپتر کرد. خەڵکیش ناو بازارەکان وردەوردە کەمی کرد لە ترسیەوەی کە کۆرۆنا نەگرێت، ئەمە ژوای کرد کە بەکاربەر یا چۆمڵی کڕیار لە ناو بازارەکانە کەم بێتەوە و دەستی کاری بە شێوەیەکی زۆر بەرەو کەمبوون نەڕوا. زۆربەی دوکاندارەکان مەجبورن کە مەخسەن شاگردەکانیان دەرکەن لەبەر نمونی داهات و هەچ کەسێکی شاگرد بێت لە ناو دوکانەکان تەسیری ئەوەی کاریگەری ئەوەی لەسەر کە ڕۆژە ڕۆژان دەربکرێت، چونکە داهات بەشی ئەوە پێویست ناکا کە مەسەن کرێ شاگردی لێ بدرێت و کرێ دوکانی لێ بدرێت، بۆیە خەڵک بەرەو زەرێکی زۆر چووە. و ئەم دۆخێکی ئێستاش هەیە و ئێستا دووبارە قوتابخانەکان کراونەتەوە، دۆخێکی تەواو شپرسی دروست کردووە لە ڕووی دەرونیەوە بۆ هەموو خوێندکارەکان. یعنی ئێستا ئەڵێن ڕۆژێک مەکتەب هەیە ڕۆژێک مەکتەب نییە، بە تایبەتی بۆ پۆلی دوانزەکان. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە نەتوانن باش ئەو شتە هەزم بکەن، ئەو سیستەما هەزم بکەن لە ناو خۆیانە و یعنی بۆ نەخوێندکارمان هەیە ئەوێت توپ بێنێ، ئەوێت دەرەجەیەکی بەرز بێنێ. ئەبینێت لە شوێنەکە لە وێبسایتێکە لە پێیجێکا لە فەیسبوک نووسراوە قوتابخانەکان دادەخرێ بەهۆی کۆرۆناوە. ئەمە وای لەکە کە سارد بێتەوە بۆ یەک چرکێژەگەر سار بێتەوە ئەمە دوای ئەخا لە منهەجەکەی. لە کاتێکدا چەند حاڵەتێکی شەپۆلی نوێی کۆرۆنای ناسراو بە کۆرۆنای گۆڕاو لە هەرێمی کوردستاندا تۆمار کراوە، لایەنە پەیوەندیدارەکان داوا دەکەن هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکان بن و بەبێ ترس و دڵڕاوکێ دەتوانن بە خۆپارێزی بەسەر بڵاوبنەوەی زیاتری ڤایرۆسەکەدا سەرکەون. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.